جا سەر کۆچینە لای تەوەری یەکەممان هەمیشاڵێن لەوەی کە نەتەوەی کورد بە چەندین هەوراز و نشێوە تێپەڕ بووە ئەگە سەیری مێژوو بکەین نەزانینەوەی کە چی تێپەڕاندووە بەڵام تا چەند گرنگە لەوەی کە ئێمە ئەمنەوەی کە ئێستا هەمانە بتوانین ئاشنای بکەین بە هەموو ئەو کارە ساتانەی لەکە لە مێژووی کووردا هەیە بۆی کە بتوانێتنەوەی داهاتوو لە ڕێگەی پامێکی تایبەتیەوە هەندێک جار هەیە لەوانەیە لە ڕێگەی دروشمەکانەوە ئێمە نەتوانین ئەم پامانە بە جوانتر بگەێنرێت بۆ ئەوان بەڵام ئەکرێت ئەم پامانە لە ڕێگەی هونەرەوە بە شێوازێکی جیاوازتر بگەێنرێت لەبەروی هەمیشاڵێن هونەر سەرچاوەیەکە بۆ ناساندنی هەموو کارە ساتەکان و بە تایبەتی جینۆسایدی نەتەوەی کورد هەر بۆیە ئێمە لە تەوەری یەکەمماندا میوانداری زۆر بەڕێز کاک حەزیز حەمەکەریم مامۆستای میوزیک و ئەندامی دەرینی تیپی میوزیکی مۆسیقای شنوێ ئەکەین بۆی کە باستر باس لە تەوەرەکەمان بکەین سڵاو لێبێت سڵاو لێ بەخێر بێت فرمودنشین بەخێر بێت زۆر سپاس زۆر ممنون بە این تەماش زۆر ممنون زۆر سپاس هەمیشاڵێن لەوەی کە هونەر دەرگایەکە بۆی کا بتوانیت هەموو پەیامەکان بە هەموو جیهانە بگەێنیت تا چەند گرنگە لە ڕێی هونەرەوە ئێمە بتوانین ئەو کارە ساتانەی کە لە مێژووی کووردا هەیە کە بە چاتێ پەڕیەوە بە باشتری بگەێنین بەمنەوەی کە ئێستا هەمانە سپاس بۆ کورسات سپاس بۆ ئەم دەرفەتە جوانە لێرەوە سەری ڕێزونەوازش بۆ هەموو شەهیدانی کوردستان و بە تایبەت شەهیدانی چیمیابارانی و کارەساتی هەڵەبجە 16 سێدانەوێنین کە ئەمڕۆ ئێمە بە بۆنەی ئەو کارەساتە گەورەیەوە لێرەم سپاس بۆ ئێوە بەڕاستی هونەر پەیامێکی جوانە پەیامێکی جوان و خۆڕستکە بەڵام ئێمە توانین جوانتری بکەین ئێمە توانین بە سەلیقەیەک پەرەی پێبین من تا ڕادەیەک توانیمە لە ڕێی ئەو مناڵانەوە لە ڕێگەی ئەو باخچە و قوتابخانە و خوێندنگایانەی کە کارم تیا کردووە کاری چاکی بکەم هەستم کردووە کە مناڵەکان لە منەوە فێربوون و زۆر جاری ژوا هەبووە منیش لەو خوێندکارانەوە فێربووم و بەردەوام لە کاری جوان زۆر باشە زۆر کاتێ ماڵین بۆ نمونە هەموو ئەو بابەتانی کە پەیوەستە بێ مێژوویەمەوە کە باسی بردومانی هەڵەبجاکەین بەچەکی چیمیایی کە 37 ساڵ تێپەڕە بێ بەڕاستی ئەمە زامێکە لە دڵی هەر کوردێکەیە نەک بە تەنها لە هەڵەبجەیەکانە بەڵام ئەوەی کە گرنگە ئەم مێژووە چۆن بە زیندوێتی بێڵینەوە زیندوێتیش لە ڕێگەی ئەوەیە کە تۆ بتوانی لە ڕێگەی نووسینەوە واتوە بتوانین لە ڕێگەی ئەو کەیسانەی کە تایبەتە بەندادگانی و دەوڵەتەکانەوە کە بە جینۆسایتی بناسێنێ کارێکی تر هەیە ئەکەوێتە سەر ئەرکی خۆمان دۆ ئەرکە خستوەتە سەرشانی خۆت ئەو ئەرکەی خستوتە سەرشانی خۆت چۆن نەوەی نوێ فێرەکەیت کە ئێمە خاوەنی ئەم مێژوێن کە خاوەنی ئەم میلەتە جوانەی خاوەنی ئەم زمانەشینەی کە زمانی کوردیە بەبێ ئەوەی تاوانمان هەبێ ئەم تاوانیان کرد بەرامبەرم بەڵام بە چ ڕێگایەک بە ڕێگایەکی هونەری ئەو ڕێگا هونەری کە تۆ هەڵبژاردووە چییە؟ بەڵێ من دەستخۆشی ئەو بەرنامە جوانەتان لێکەم کە دوێنێ لەوەی پێشکەشتان کرد کۆمەڵە میوانی جوانتان هەبوو لەوانە بەڕاستی گریانەکەی کاکە ڕێباز گریانمی یعنی بەوەی کە بەو لاوانەوەی بەو چریکەی کاکە محەممەد کە ئەو هۆرە جافەی کرد و ئەوانە یەکێکی تر لە میوانەکانی ئێوە باسی هەوڵەکانی ئێمەی کرد مامۆستا هەمایانتان میوانداری کردبوو کە ئەوان یەکێکن لەو ئەندامانەی کە لەو بۆردەی کە خەریکی ئەنسکلۆبیدای هەڵەبجەن من بەڕادەیەکی باش هاوکاریی باشی مامۆستا هەمایان بووم دوێنێ لە بەرنامەکە ئیشارەتی پێ سوپاس یەکەم چاوی ماچەکەم لێرەوە ئەوەی کە لەسەر هونەر و لەسەر مێژووی هەڵەبجە و شارەکە و دروستکردنی کەرنەڤاڵێک جارێ سەرەتا کەرنەڤاڵەکەی دوێنێ زۆر جوان بوو چکە شتێکی خۆڕسک بوو خەڵک خۆی کردبووی بەبێ ئەوەی کە جاران ئامادەکاری تر ئەکرا بەڵام من جارە و پەیامی زۆر جوانی تیا بوو یعنی یەکێک لە پەیامەکان نووسرا بوو ئەڵێ فێرکردنی هیوا میراتی هەڵەبجەیەکانە یعنی خەڵک فێری هیوا ئەکەن و یەکێکی تر لە پەیامەکان ئەیوت کە گوایە هەڵەبجە سلمانی کە دڵی لە خۆی گەورەترە لە کارەساتەکەی گەورەترە جا بۆ بابەتەکەی تۆ کە باست کرد ئێمە با بڵێن مێژوومان هەیە و ئێستامان هەیە و داهاتوومان هەیە کار لەسەر ئەم سێتەوەرە چۆن ئەەکەین ئەوەی کە مامۆستا هەمایۆن ئەوان لەو بابەتا کردیان ئێمە هاوکاریان بوون لەوەی کە ئەنسکلۆبیدایەکی جوان بۆ مێژووی شارەکە بۆەوەی کە میوانێک یا وەفدێک ناوەناوە ئەبینین تەلەبەی ماستەر و دکتۆرا ئەچنە ئەوێ بەدوای ئەو دیکۆمنت و بەدوای ئەو شتانە گەڕێن یەکێک تەلەبەی بواری توێژینەوەی کۆمەڵایەتی یەکێک بواری هونەرە بۆ شێوەیە بەڵام من شخصی خۆم لە مەکتەبەکەی خۆمان لەو شوێنەی کە ئەو شوێنانەی کە
کارم کردووە وەکو چۆن بۆ مناڵی ساوا گۆرانیم کردو لەسەر شیر و ئاو با بڵێن لەسەر دار و درەخت و ئەوانە شێوازی ئەم یادانش بۆ گۆرانێکم کردو لەسەر زمانی کوردی ساڵی پار هونەرمەندی گەورە محەممەد جەلیلی عەندەلیبی کە هاتە ئێرە گوێی لە گۆرانێکە بوو وتی من پێم خۆشە ئەو گۆرانی دیاری بکەی بە ئێمە لە فرسەتێکی ترا لەگەڵ نگین خان و لەگەڵ دەنگێکی جوانی کام زۆر خۆش بوو بۆ من کە بۆ منە گۆرانیم کردووە لەسەر جلی کوردی گۆرانیم کردو لەسەر زمانی کوردی و کۆمەڵی بەرهەمی تریش کە پێشکەشی ئێوەم کردووە بەردەوامم لەگەڵ مناڵەکانە بەڵام بابەتێک هەیە زۆر گرنگە ئێمە بعضێک گۆرانی و بعضێک سرودی نیشتیمانی ئەبێ گشتگیر بێ کۆدەنیەکی لەسەر بێ شەر نییە هەموو بەرهەمەکە هەمووی هی تۆ بێ احتیمالە ئاوازەکە هی کەسێکی کە بێ تۆ ئیزافەیەکی بۆکەی یعنی شتێکی با ئێمە وازە و نەرجسێتە بێنین بەرهەمەکە بکە پێشکەشی کە بە شێوازێک ئەڕاتە ناو خەڵک بەرهەمەکە خۆی فەرزەکە کە تا چەند ئەبێتە سمبولێک ئەبێتە سرودێکی نیشتیمانی و لەو ڕێگەیەوە ئێمە بەردەوامین و کارەکەین و کاریش لەسەر شتی جوانترەکەین بۆ نەوەکانی داهاتوو زۆر باشنجار لەم کۆتاییانەیە بەرهەمێکتان هەیە کە تایبەتە بەمیادا هاوکارمان ڕۆند بڕگەیەکی ئامادە کردووە سەر ئەم بەرهەمە با پێکەوە بینەری ئەم بەرهەمە بین. دەستخۆشی بۆ هاوکارانم دەستخۆشیش بۆ تۆ کاکازی سواز بۆی کە مناڵان بەو شێوەیە بتوانن ڕابێنی کە لەسەر هەڵەبجە بتوانن سرودێک تۆمار بکەن ئەم سرودە بەرهەمەکەی خۆتە شعرەکەی خۆتە چۆن پێمان خۆشە بۆمان باسکەیت ڕاستیەکەی ئەم بەرهەمە ئاوازی برای خۆشەویستم کاگوشار حەمە فەرەج هەر لێرەوە چاوی ماچەکەم ئەم بەرهەمە لە سەرەتای ساڵی 90ەکانە کاک شیار ئەم ئاوازەی هێنابوو بۆ تیپ شاعری گەورە شەریفە و برای بەڕێزم کاکزەرای مەحمۆژەر مۆسیقاکەی ئامادە کردووە بەڵامی تر لە چەند مناسبەیە کا پێشکەش کراوە بوو شەوێکی بەفر و زستانێکی سارد بوو لە ماڵی مامۆستا سەلاح ڕەوف تۆمارمان کرد بەڵامی تر دوایی بەرهەمەکە وەکو تر فەوتا منیش حەزم کرد لێرەوە لەگەڵ ئەم مناڵانە دەستکاریەکم کرد و چەند پارچەیەکی کورتم بۆ بەڵام بەرهەمەکە زۆر کورد بوو بەڵام مهمەوە بوو پەیامەکە بگا حەزم کرد بەرهەمێک بێت کە بچێتە ناو خەڵکۆ ئەو شیعرە جوانەی لەگەڵ بەڕاستی مناڵەکان حەزیشم نەکرد مۆسیقاکە من کۆمەڵی مۆسیقی بتوانە بێنم لەگەڵ یانە حەزم کرد هەرەو بەرهەمە خۆرسکە بێ بەڕاستی ئەو بەرهەمەمان لە ماوەی 10 ڕۆژە حازر کردووە کۆمەڵێ لە خوێندکارەکان مۆسیقایان خوێندبوو بەڵام لە بیریان چوو بووە بە هاوکاری ئەو کۆمەڵگەی من ئێستا مامۆستای میوزیکم لە کۆمەڵگەی ستار سمارتی نێودەوڵەتی لەگەڵ مامۆستا شەنکار و ئەو مامۆستا لێرەوە چاویان ماچەکەم زۆر هاوکارێکی جوانن بۆ من کە منیش پێم خۆش بوو ئەو بەرهەمە و کۆمەڵی بەرهەمی ترمان کردووە بچێتە ناو خەڵک و جێگەی خۆی بگرێ. زۆر باشە ئەم کارکردنە لەگەڵ مناڵە لەوەی کە هەمیشە ئەتانەوێت ئەم مێژوەی کە هەیە لە ڕێی هونەرەوە بۆ ئەم مناڵانە دووبارەی بکەنەوە تا چەند گرنگە لەگەڵ ئەوەشدا بۆ نمونە لە پاڵ پەیامەکەوە
کۆمەڵێک زانیاری دیکەش بۆ مناڵانە بوتێت لەسەر بەرهەمەکە لەسەر ئەوەی کە بۆ نمونە ئەم کارە ساتە چۆن بۆ چۆنە بۆی کە مناڵانە زانیاری زیاتریان هەبێت بەدڵنیایی و کارەساتێکی گەورەی وەکو هەڵەبجە کە تۆ گۆرانیەکەمان ناو هەڵەبشیما تۆ باسێکی هێرۆشی پێش ئەوەی کە گۆرانەکەیان بۆ باسکەین و گۆرانەکەیان فێرکەین باسی مێژووی هێرۆشینمامان بۆ کردن باسی ناکازاچی و مەرزە بۆ تۆ و ئەو شارانەی تری وەکو سەردەشت و ئەوانە کە دەستە خوشی هەڵەبجەن باسی ئەوانەمان بۆ کردن دوایی کە گۆرانەکەیان بینی و ئەوانە هەستیان کردوایی هاتن باوەشیان پیاکردن تا ماوەسا ئێمە هەستەکەین حەزەکەین هاوخەمی تۆ بین لەبەرەوەی بۆمان دەرکەوت کە تۆ خۆت خەڵکی هەڵەبجەی و هەڵساوی بەم شێوەیە تەوێ بەم بەرهەمە بە ئێمە بناسێنی لەمەوە دوایی لە هەمووی خۆشتر ئەوە بوو کە کاتێک کە هاوڕێیانی ئێوە هاتنە کۆمەڵگەی ستار سمارت و لەوە بەرهەمانمان پێشکەش کرد کۆمەڵێ لەو جاری دووهەم لە دوو جاری ترا پێشکەشمان کرد بۆ مناڵەکانی کە هاتن باوەشیان پێکردمتی ماوەسا ئێمە ژەمانەوە بینە ئەم گروپی مۆسیقایەوە زۆر دڵخۆش بووم بەوەی کە لە ماوەی دە ڕۆژاتوانیمان ئەو ئیشە بکەین کۆمەڵێ مناڵی کە هاندانێکی جوانیان بۆ تەرجیعێکی جوان بۆ ئەوان و ئەیانەوێ بەو شێوەیە بکەین هەستەکەین کە کارێکی باشمان کردووە زۆر باشە کەواتە ئەم بابەتانە پەیوەستە بەوەی کە تۆ سرودێک بڵێ بۆ هەڵەبجە سرودێک بڵێ بۆ ئەو تاوانە گەورەی بەرامبەر هەڵەبجەکان کراوە چەند گرنگە بچینە نەو خوێندەکەەکانی هەڵەبجە بیرت لەوت کردوێتەوە کە لەوێ مناڵی ئەوێ بەوە گۆشکرێ کۆمەڵە سرودی نیشتیمانی کۆمەڵێک بابەتی هەڵەبجە کۆمەڵێک بزانی چیمیاباران چییە بۆچی هەڵەبجە چیمیاباران کراوە ئەمە پرسیارن ئەمانە بێ لە ناوەندە ئاکادمیەکان توێژینەوەی زۆر گەوری لەسەر بکرێت بەڵام لە مناڵیەوە کە تۆ مناڵێک لەویا ئاڵێ هەڵەبجە هێرۆشیمایە بۆچی ئاڵێ هێرۆشیمایە ئەبێ خۆ بزانێ بۆچی هێرۆشیمایە تا چەند گرنگە کاک عەزیز مادام ئێوە مامەڵەتان لەکە مناڵایە ئەمە بچێتە ناو پرۆسەی خوێندنەوە بۆی کە هەر کەسێک پرسیاری کرد لە مناڵێکمانەوە بزانێ هەتا کەسێکمان کە پرۆفیسۆرە بەدڵنیایی و من هەوڵی خۆم ماوە لەوە گۆرانی گوڵبارانم کردووە بۆ مناڵانی هەڵەبجە ساڵی 91 ئەو گۆرانیم کە کرد کە بەشێکی ئاوازەکەی هی منە بەشێکی ئاوازەکەی ماوەسا بەختیار حەمەکەریمە خۆم مەکتب بە مەکتەبی هەڵەبجە گەڕام لەگەڵ یانە پرۆڤەم پێکردن بۆی ئەو ڕۆژەی کە کاتی میوانەکانیان نەنە هەڵەبجە بەڕاستی واش دەرچوو بەڵام دوایی ئەوە بوو جارێکی کە ئەم گۆرانیەمان بەرهەم هێنا و ئێستا لە یوتیوب و لە کەناڵەکانە هەیە زۆر گرنگە بەڵام شەرت نییە هەر من هەموو ئەو ئیشانەم کردوێ هاوڕێیانی کەژەبێمە خوێندنەوەیەکمان هەبێ بۆ یەکتر و کاری یەکتر بەرز ڕابگرین لەو نوع چالاکیانە بەدڵنیایی و فێرکردنی مناڵەکان بەڵام من هەر لێرەوە ڕووی دەمەکەمە وەزارەتی پەروەردە کە کۆمەڵێ هۆنراوەی جوانی خسۆتە ناو پرۆسەی خوێندنەوە پێم خۆشە ئەم بەرهەمانەش وجودیان هەبێ من پێشکەشم کردو بەوان ینی ساڵی پار مامۆستا شێرزاد داوای کۆمەڵی بەرهەمی لێکردم نزیکەی 50 بەرهەمی خۆمم بۆ ناردن لە گۆرانی پەروەردەی گۆرانی با بڵێن لەسەر ننک و باپیر و لەسەر دایک و باوک و لەسەر هاوڕێ و لەسەر ئەو شتانەی کە لە زەمەنی ئێمە نەبووە ئەبێ ئێمە بە گۆرانی و بە هونەر پێشکەشی مناڵانی بکەن سەرڕای ئەوەی کە بۆنە نیشتیمانیەکان لەسەر مەسلەی زمان و کللتور و لەسەر خۆشەویستنی وڵات و هەڵەبجە و سمبولە گەورەکانی ئێمە باشە دایک و باوکەکان تا چەند هاوکارە بن لەگەڵ ئێوە بۆی کا بتوانن هەم مناڵەکانیان لە ڕێی هونەرەوە پێ ئەگەیەنرێت کە هەمیشاڵن لەوەی کە هونەر دەرگایەکی زۆر گەورەیە ئەمە بەرهەمەندی زۆرمان هەیە بە تایبەتی لە مناڵیەوە بەڵام من دەجارێت لەوەی کە دایک و باوکەکان هۆکاری شاردنەوەی ئەم بەهرەی مناڵەکانیان لەوەی کە پەرە بەتوانەکانیان نادەن تا ڕادێکی زۆر باش ینی من ئەو کۆمەڵگەی کە کاری تیاکەم تا ڕادێکی زۆر باش دایک و باوکەکان لێرەوە چاوی یەک بێیشان ماسەکەم میان سەردانەکەن ینی خۆشبەختانە من ئەو گۆرانی کە لێرەوە مناڵێکمان هەیە بە ناوی نوها ئەوە نە بچووک بوو لە پشتی پیانۆکەوە پیانۆکی کاکڕێهاتم بۆ بردبوو ئەوە دیاریکی جوانە کە من نامێ بیفەوتێنم بەڵام نوهام وەکو کچێکی خۆم ئەوەنە خۆشەوێ پیانۆکی کاکڕێهاتم بردبوو لە پشتی پیانۆکەەوە نە بشکۆلە بوو کاتێک نۆتەکەی بردبووە ماڵەوە بۆ ڕۆژی دوایی هات زۆر باش لەبەری بوو منیشتم نوهاجان چۆنێ لەبەر کردووە وتی باو بردمی بۆ لای مامۆستا مستەفا عەباس لەوێ نۆتەکەی تۆی بە جوانی پێلەبەر کردم زۆر دڵخۆشی بوو بۆ من کە مناڵەکان و کەسوکاریان ئابە و شێوەیە هاوکارن لەگەڵ ئێمە دەستان خۆش بێ ئەوەی کە گرنگە ئێمە بە تایبەتی من دایمە جەختەکەینەوە هەمومان لەسەر زمانی دایکمان چەند شیرینە و چەند گرنگە بیزانین لە هەموو کۆمەلگانەی کە ئێستا وەکو کۆمەلگای خوێندن بەکارە هێنرێت لە نێو شارەکانی یاریمی کوردستان وە لە بە تایبەتیش لە سلێمانی لەو کۆمەلگای خۆتانە تا چەند گرنگی ئێن بەوەی کە مناڵەکانمان فێری زانست و زانیاری بن بە هەر زمانێک بێت
بەڵام زۆر گرنگی بین بە زمانی دایکمان تا چەند کار لەسەر و بابەتان بەدڵنیاییوە ینی دەوێت بۆ نمونە لەو کۆمەڵگەی زمانی فەڕەنسیە خوێنرێ زمانی ئینگلیزی بە پێرفێکتی خوێنرێ بەڵام من زۆر شتم کردووە لەوەی کە بۆ نمونە لەو ڕۆژانە مامۆستا ئاکۆ محەممەد سابیر شعرێکی دانابوو لە پەیجەکەی خۆیان شعرەکە زۆر سەرنجی ڕاشێشان بەڕاستی ئەڵێ لە بەشێکی شعرەکەی ئەڵێ ئەها ئەو فڕۆکەیە چۆن بەرز بۆتەوە ئەوە لە نێوان وڵاتانە گشتیارە گوازێتەوە ئەوە فڕۆکەوانەکەی کاتێک قوتابی بووە بۆ مامۆستاوانەکەی یۆڕایەڵ و ژیر بووە من ئەمەم کرد بە لەحنێک سێ مەقامی مێجر و ماینەر و مەسەلەن کوردم تیا بەکارهێناوە بەڵام خۆشبەختانە سربەندی گۆرانیەکەم کردو بە ئەنگلیزی باقیەکەیم کردو بە کوردی بۆی کە کاتێک مەسەلەن گرنگێکی زۆرم بە زمانی کوردیەوە لەو بابەتە بەڵام جاری وایە لەسەر ئەو پرسیارەی پێشوو کە باسی دایک و باوک جاری وایە تووشی شتێکە بی بۆ نمونە چیتە پۆلێکەوە دوو کەس باوکیان لە ژیانان نەماوە ئەبێت گۆرانی باوک بۆ ئەو ژوورە نەکەی یا مەسەلەن کەسێک مەسەلەن دایکی لە ژیانە نەماوە ئەوەش بۆ خۆی ئەبێت تۆ حاڵەتێک دروست بکەی پرسی پێ بکەی یان بۆ سمەنە نەنکوباپیری ئێسش بەڕاستی پایەیەکی جوانن بۆ مناڵک بۆنەوەکانی ئێستا گۆرانیەکەم کردووە لەسەر نەنکم وەک پەری وایە کەسێکی بێهاوتایە زۆر حەزەکەن سەرکەوم بەدڵخۆشی دەرکەوم زۆریان پێخۆشە ینی ڕۆژێک مناڵێک هاتووتی باپیرم دیارەکی بۆ کڕیم چۆنتی گۆرانیەکەی تۆم بۆوت ینی ئەوە هەستەکەم کە من تا ڕادێکی باش سەرکەوتوو بووم لەو کارە کە ئەوم کردو بۆ ئەوان دەستەکانە خۆش بە ئەگەر باسێک لەم بەرهەمانە بکەینەوەی کە هەمیشە هەوڵەتدا بەم بەرهەمە جوانێ و کۆسە بەڕێزیشت ئاماژەی پێەکەی چ بۆ نەنک بێت چ بۆ باپیر بیاخود بۆ ئەندامانێکی خێزانەکە باسێک لەم بەرهەمانە بکەی بزانی لەوەی کە چۆن ئەچێتە لای مناڵەکانەوە لە دواییە تا چەند گرنگە لەوەی کا بتوانین هەندێک بابەتی هۆشیاریش هەیە هەر لە ڕێگەی هونەرەوە پێیان بگەێنرێت بەڵێ ئەوە گۆرانی لە خەوهستنە کە لە ساڵی 1970 منە و کاتە تەمەنم 7 ساڵ بوو ئەو شعرەی ئەحمەد موختارجاف شاعری گەورە کاڵێ لە خەوهستن درەنگە میلەتی کورد خەوزەرەرتانە هەموو تەریخی عالم شاهدی فەزڵ و هونەرتانە بخوێنن چونکە خوێندن بۆ دیفاعی تیغی دوژمنتان هەموو ئان و زەمانێ عینی قەڵغان و سپەرتانە ئەو شعرە کە کاگمێدی ڕەحمەتی مامۆسایشی میوزیکی جوانی ئێمە بوو هاوڕێیشی بەڕێزمان بوو ئەو هۆنراوەی کردبوو بە ئاوازێک نزیکەی 40 ساڵ ئەو ئاوازە لە لای من ماوە هەتاوەکو بە هاوکاری کاگ عومەری چەلۆ بە هاوکاری توانا خورشید و کۆمەڵی لە مۆسیقا ژەنە جوانەکانی تیبی مۆسیقای شنوێ هەڵساین ئەو بەرهەمە و بە سپۆنسەری هەڵەبجە گروپ توانیمان ئەو دوو دەنگە جوانەی حەمید بانەی و خاتوکەویار ئەو بەرهەمە جوانە پێکبێنین چوینە هەڵەبجە و چوینە باخی میر و گوڵان و چوینە ئەو خوێندنگە جوانەی کە کاگاسۆ لێرەوە چاوی ماچەکەم ئەو خوێندنگە جوانانی بۆ هەڵەبجە کردووە کلیپێکی زۆر جوانمان دروست کرد لەگەڵ کاگمەروان پریسی و لەگەڵ ئەو گەنجە جوانە کە سوارچاکێکی زۆر جوان بوو کلیپێکی جلێرەوە حەزم کرد ئەو بەرهەمە بێتە چۆنەڵێ بێتە مارشێکی پەروەردە و زانین بۆ ئەوەی لە خوێندنگاکانە بوترێتەوە بەڕاستی شعرەکە ئەوەنە بەرزە یعنی 100 ساڵ لەمەوە پێش ئەو شعرە ئێمە لە 2024 ئەم کلیپەمان کردووە لە ساڵی 1924 شاعری گەورە ئەحمەد موختارجاف ئەو شعرەی نووسیوە پێم خۆش بوو بەرهەمەکە لێرەوە نیشان بدرێت دەستان خۆش بێ کاک عەزیزۆک و کۆتا پرسیاری من ئێستا کار و پرۆژەتان چییە بۆ نمونە خۆت زۆر سەرقاڵی بۆەوەی کە زۆر حەزەکەی کاری هونەری هەبێ و زۆر حەزەکەی کە لەگەڵ تیپی شنەرویە ئێستا بزانم بەینتان چۆنە و چۆن کارەکەی لەگەڵیانە یا خۆی گروپێکیکە هەیەەوە پەیوەندی و لەگەڵانە بەس بێ وڵایی بەردەوام کۆنتاکتمان هەیە و کارەکەین بەڵام تۆزێ بەبوونی ئەم زروفەوە کە بودجە و شت وەکو پێویست نییە بەڵام بەردەوام بەرنامەمان کردووە چالاکیمان کردو بەڵام ێستا زۆرتر چالاکیەکانی من لەو کۆمەلگایە یعنی خۆمان حەزرەکەین بۆ فیستیڤاڵێکی ساڵانەی گەورە خۆمان حەزرەکەین بۆ ئیڤینتێکی گەورە و بەردەوام لەگەڵ شاعیرەکانە یعنی بۆ نمونە دوێنێ
من بیرۆکەی ئەوم هەبوو کە بۆ لە مجلەکانە کاتێک کە شعرێک بڵاوەکرێتەوە ئەمە هونەرمەندێک ئاوازی بۆ داناوە بۆچی نۆتەکەی لەگەڵی نانووسێ خۆشبەختانە دوێنێ مژدەی ئەویان پێیان کەوتیان لە گۆڤارێک لاپەڕێکی تایبەت دانراوە بۆ تۆ لەبەرەوەی هەستمان کردوکەوە ئاوازانی تۆ زیاتر ئەچێتە ناو خەڵکەوە و ئەوە مژدەیەکی خۆش بوو بۆ من ڕۆژێک خاتونێکی جوان کە مامۆسا بوو لەگەڵما پێیوتم مامۆسا تۆم ئاوازانە کە دایەنیت لە ماڵ و دایەنیتم بڵێ وتی بەقەدەر ئەوە سەرکەوتو نییە کە لە پۆلەکە لەگەڵ قوتابیەکانە دایەنیت زۆر دڵخۆشی کردم بیرم لەوە کردو زۆرتر لە ناو پۆلەکانە ینی زۆر جار گوێ لە قوتابیەکان بەگرم ئەڵێ مامۆسا ئەو ئاوازە ئەوەی ئاوا بێ ینی جاری وایە من هاوڕێکم هەیە دکتۆر محەممەد لە کۆیەیە خەڵکی سەردەشتە ڕۆژێک لێم پرسی وتم دکتۆر من زۆر لە تۆ فێر بووم وتی من لە زانست تۆ چەندێ فێر بووم دوو ئەوە لە خوێندکارەکانەوە فێر بووم ینی بەڕاستی خوێندکار مناڵی دووهەمی تۆیە ئەو مناڵانە کاتێک کە تۆ لەگەڵیان هەڵسوکەوتەکەیت من لە ماوەی ئەو ڕۆژە بۆ دروستکردنی ئەو کلیپە جوانەی گۆرانی هەڵەبشیما زۆر شتی جوان لەو مناڵانەوە فێر بووم ینی دڵسۆزیان دەنگێکی پاک ڕۆحێکی سووک و سوپاسی کۆمەڵگەکە شەکەم کەەوە هاوکاری من و ستار سمارت ماڵی دووهەمی منە دەستەکانی خۆش بێت زۆر سپاس بۆ ئامادەبوونی زۆر سپاس